کە سوکاری ژمارەیەک لە نەخۆشانی گورچیلە کە نەخۆشەکانیان پێویستیان بە شۆردنی بەپەلەی گورچیلە هەیە لەبەردەم نەخۆشخانەی هەولێری فێرکاری گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان لەلایەنی پەیوەندیدار کرد بەپەلە بەهانای نەخۆشەکانیانەوە بچن لاگەری زوو بەدەمەوە نەهاتنیان ژیانیان دەکەوێتە مەترسی. تیمی پەیام بۆ بەدواداچوونی دۆسیەکە سەردانی نەخۆشخانەی هەولێری فێرکاری بەشی گورچیلەی دەستکردی کرد بەڵام لەلایەن بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەوە ڕێگری لە تیمی پەیام کراو ڕێگە بە کە سوکاری نەخۆشەکانیش نەدرا بێنە دەرەوە قسە بۆ ڕاگەیانەکان بکەن. کێشەمانەوەی خۆمان لە خەستخانەی ڕۆژاوا بووین لە گورچیلەی ڕۆژاوا لێ غەسلمانەکە لە شەریکەی ویلکۆ لێ دوو شەریکەی لێ مواد کەنەماوە ئێمەیان تەحویلی جمهوری کردووە لە جمهوریش لە دێنێەوە مواد نییە ئەو نەخۆشانش کە هەفتەی سێ جارە دوو جارە غەسلیەیە لەسەر ئەو غەسلەیە ئەگەنا ژیانی نامێنێ بۆ عەدەدیش لەسەر و 300 نەخۆشەکان زۆر زۆرن ئێستاژەوە وەستاوین چاوەڕێکەکەین و هەموو دەرگاکانشان لێ داخستون لە جمهوری ئەوانەی غەسلی کلێی دەکەن ئەوانی دەبەستن ئەو دکتۆرانەی دەبەستن باز لەوەی دەکەن دەرێن ئەمە دەمانەوەی زیاتر لە دوو مانجی مەواد بێتن هەر جاری بای هەفتە چی دەینێتن وەزعیان خراپە هەر نەخۆشەک زیاتر لە 3 کیلو ئاو لە سنجی زیاد دەکاتن خۆ ئەوانە ئەو بابەتەی دەزانن و دەزانن ئەگەر ئەو شۆکە چەند سەعاتە چی نەکەن زیاتر وەزعیان تێکەچی و دەکەونە بن ئۆکسیجینی بەر ئەوەیە دایان خستووە نانەوێ لە دەری ئاگاداری ئەو شتەی بن. لە بەشێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر ژمارەیەکی زۆر لە نەخۆشانی گورچیلە بەدەست نەبوونی ئامێر و نەمانی دەرمانەوە دەناڵێنن بۆ هەر نەخۆشخانەیەکیش 3 کاتژمێر جارێک 20 نەخۆشنۆرەی شۆردنی گورچیلەیەتی بەڵام بەهۆی نەمانی دەرمانەوە ڕێژەکە ڕوو لە بەرزبوونەوەیە بەهۆی خراپی تەندروستیشیان نەخۆشەکان نەیانتوانی تا بەردەرگای نەخۆشخانە بێن و باس لە حاڵی خراپیان بکەن. ڕۆژێک ناڕۆژێک دەبی غەسل بکەین ئەو ڕوهاتینە سڕێی خۆمانە غەسل بکەین دەرێنەمە مواد نییە کە مواد نییە ینی ئەم بۆ بمرن کاکە دەکا بمرن ئێ باشە من لەسەر ژیانی خۆم بە جواب نێم ئەدی لەسەر چ بە جواب بێم ئەدی ئەمە چاوەڕێی چ لەو حکوومەتە بکەم سبەی بە تۆبزی دەژی دووز بەی دەمری هیچ چارە نییە چکو نەفەست تەنگ دەبی نەفەست نایێ مانە بمرە تەواو ئێستا بەخۆم ئەم من هەفتەی 3000 دەیکەم ینی ڕۆژێک نان ڕۆژێک دەبی بیکەم لە پێنجشەم لە بۆ شەموو ڕۆژێک زیادە ئەو ڕۆژە زیادەم پشیم تێک دەچی ینی ساعتم تێک دەچی. نەخۆشی گورچیلە بە یەکێک لە نەخۆشە ترسناکان دادەنرێت ئەگەر بێت و ئەوە زیادەیەی لە لەشی داماوەتەوە بە زووی لە لەشی پاک نەکرێتەوە کە هەر نەخۆشێکیش پێویستی بە ڕۆژ ناڕۆژێکە بۆ شۆردنی گورچیلەی بەڵام ماوەی زیاتر لە مانجێکە نەخۆشانی گورچیلە بەدەست نەمانی خزمەتگوزاریەوە دەناڵێنن و ژیانیان کەوتووەتە مەترسیەوە تا ئێستاش لایەنی پەیوەندیدار هیچ بەڵێنێکی بە کە سوکاری نەخۆشەکان نەداوە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.